ئەوەی پێویست بێ بۆی یەک ڕێزی ناوماڵی کورد ئەیکەین ئومێدوارم هەموو لایەنە سیاسیەکانی کوردستانیش لەسەر ئەم باوەرە بن کە ئەمڕۆ کوردستان پێویستی بە یەک ڕێزی و براەتی و تەواهی هەیە. ئەم کوردستانە ئەو هەندە بەرفراوان و گەورەیە کە تەحملی هەموو بیر و باوەرە جیاوازیەکان ئەکات خێمەی ئەم وڵاتە خێمەیەکی گەورەیە با هەمومان لەژێر خێمەی کوردستانێکی سربەخۆدا و برایەتی و ئاشتەوایی گشتیدا لە پێناو خزمەتکردنی جەماوەری کوردستان لە پێناو بەدیهێنانی ئامانجە بەرزەکانی کوردستان پێویستیمان بەوە هەیە کە بە یەک ڕێزی بەرەو ڕیفراندۆم و لە کۆتایی ڕیفراندۆم و لە پاش ڕیفراندۆمیشدا بەرەو سەربەخۆی ئەم وڵاتە بچین. پاراستنی یەک ڕێزی ئەمەیە ئەبێ ئێمە دان بەم حەقیقەتە بدەین ناتوانین لە وڵاتی خۆماندا کرێکی بین، ناتوانین لە وڵاتی خۆماندا لەژێر دەستی بێگانەکاندا بژین، ئەبێ هەمومان بەرەو سەربەخۆیی تێبکوشین خەبات بکەین ئەو کاتە گرفتەکانی ئێمە چارەسەرە بێت. پارتی تەنازولی کردووە و بەمانە گشتیەکەی بۆ ئاشتەوایی کورد و کوردستان پارتی تەنازولی کردووە لە زۆر لە داوا و مەرجەکانی پێش ئێستای خۆی و ئێستاش ئامادەیە. بەڵام کە ئامادەین هەموو ئامادەبوونێکیش سەبری هەیە و ئەبێ هەموو لایەنەکانی زەرەوکەی ئەم پەیامە بێن. پارتی تەنازولی کردووە و بەمانە گشتیەکەی بۆ ئاشتەوایی کورد و کوردستان